گفتگۆی زیاتر دەکەم دکتۆر بەشیر حەداد جێگری پێشووی سەرۆکی پەرلەمانی عێراق لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر بێی. بۆچی پۆستی سەرۆکی پەرلەمان یەکلایی نابێتەوە لە عێراق؟ ئایا خەتای سونەکانە یاخود لایەنەکانی دیکەن؟ سوپاس بۆ جەنابتان بەناوی خۆی گەورە و میهرەبان. دیارە ئەم بابەتە وەکو هەموو بابەتەکانی دیکە لە پێکهێنانی حکوومەت و لە پێکهێنانی سەرۆکایەتیەکان بە ئاسانی پێک نایە لە عێراقدا، لەبەرەوە هێشتا وشاریەکی دیموکراسی لە عێراقدا بەرپا نەبووە و ئەم بابەتانە پێویستی بە تەوافق و پێویستی بە پێکاتەی تەوافقاتی سیاسی هەیە. ئەم بابەتی سەرۆکی پەرلەمان یەکەم جار ناکۆچی نێوان ماڵی سونە لە نێو خۆیاندا ئەو ناکۆچی کە هەیە یەک لە هۆکارەکانە کە ناتوانن ئەوان لەسەر کاندیدێک اتفاق بکەن تا ئەو کاندیدە پێشکەش بکەن و دەرچوونەکەی مسۆگەر بکەن. لەلایەکی دیکەشەوە دیسان چوارچێوەی هەمانجی شیعە لەوانەیە ئەوان نەک بە شێوەیەکی فەری بە شێوەیەکی نافەرمی پێیان خۆش بێ کە ئەم بابەتە ئاوا بمینێتەوە. بۆچی پێیان خۆش بێ؟ لەبەر ئەوە سەرۆکایەتی پەرلەمان ئێستا هەر لای شیعەیە، جێگری یەکەم شیعەیە، بۆیە ئەمە وا دەکا کە دوو سەرۆکایەتی لە سێ سەرۆکایەتێکە بەدەست خۆیان بێ. هەرچەندە ئەوان لە هەندێک لێدوانی نافەرمی باس لەوە دەکەن کە شیعە زۆرینەی عێراقا و پێویستە هەر سێ سەرۆکایەتێکە لە دەستی شیعە بێ و ئەمە لە 2005 لە کاتی نووسینەوەی دەستوردا هەندێک بەلاوازی نووسراوەتەوە و ئێمە ئەو کات ئەو خبرە و ئەزمونەمان نەبووە وەکو ئێستا خاوەن خبرە و ئەزمونین، بۆیە ئێستا تەماشا دەکەین لە زۆر شت پاشکەس دەبنەوە، لە زۆر شت پەشیمان دەبنەوە، وەکو لە مەسەلەی دەستور، لە مەسەلەی سیستمی فیدرالی. ئەمەش بابەتێکە لە بابەتەکان کە دەیانەوێت ئەم سەرۆکایەتی پەرلەمان وەکو ئێستا بمینێتەوە بێ سەرۆک لەبەرەوەی جێگری یەکەم کە بەڕێوەی دەباش شیعەیە. یعنی ئەو خواستی کە باز دەکرێت کە لایەنە شیعەکان دەیانەوێت بەم دۆخەکە بەم شێوەیە ئێستا بمێنێتەوە بە تایبەت چوارچێوەی هەماهەنگیە تاوەکو هەڵبژاردننی داهاتوو، یعنی ئەمە ڕێی تێدەچێت وایە؟ ئەمە لەلایەکی زۆر وا پێدەچێت وابێ، بەڵام هەرچەندە بە ئاشکرا نییە بە فەرمی باس لەوە ناکرێ لەبەرەوە ئەمە دژی دەستور و دژی یاسا و دژی عورفی سیاسیەکە لەسەری پێکاتون، بەڵام لە ژێر بەڕەوە کار بۆ ئەوە دەکرێت، کار بۆ ئەوە دەکرێت. تۆ تەماشاکە دژایەتی هەرێمی کوردستان، دژایەتی فیدراڵی هەرێمی کوردستان ئەویش یەکێکە جانبێکە لەو جانبانە کە نایەنەوێ ئەوەی لە 2005 لە دەستور چەسپاوە ئەمە بڕوە. بۆیە من پێم وایە ئەم بابەتی سەرۆکی پەرلەمان نەگلا نابێتەوە تا ماوەیەکی درێژی تایان بەلایەن کەم تا ئەو پشی پەرلەمان کۆتایی دێ و پاش ماوەیەکی درێژیش. باشە دکتۆر، ینی سەرکردەیەکی شیعە دەڵێت کە پۆستی سەرۆکی پەرلەمانیش مافی ئەمێ چونکە ئەمە زۆرینەی لە عێراقا پرسیارەکە ئەوەیە کە هەوڵێکەیە بۆ ئەوەی کە بیانەوێت قۆڕغی هەر چوار دەسەڵاتە سەرەکیەکەی عێراق بکەن. هەوڵ هەیە، بەڵام ئەمە وەکو عورفێکی سیاسی لێ هاتووە لە دوای 2003ەوە کە ئەم سێ سەرۆکایەتە دابەش دەکرێت لە نێوان پێکهاتەکان. ئەمە دیارە ئەمە ئاسان نییە ئێستا بەکردەی شیعە هەوڵ بۆ ئەوە بدا یان بۆ بچێتە سەر لەبەرەوە نە سونە ڕازی دەبێت و نە کورد ڕازی دەبێت. بەڵام ئەمە لە جیاتی ئەوەی کە ناتوانێت ئەمە وەکو هەنگاوی یەکەم ئەوان چ دەکەن؟ ئەوان هەڵدەستن بە پارچەکردنی ئەو مکەوناتانە. ماڵی سونیان لە نێو خۆیان پارچە کردووە، ماڵی کوردیان لە نێو خۆیان پارچە کردووە. ئەمە بۆ ئەوەی بۆ خۆیان ئاسانتر بێ کە ئەوەی دەیانەوێت بەسەریانە تێپەڕێنن. خۆ ئێستا ئەگەر سونە هەموو یەک دەنگمان تێدەپەڕی و کورد ئەگەر هەموو یەک بان بەلای لەگەڵ سونەکان یەک دەنگمان تێدەپەڕی. بۆیە ئەمە وای کردووە ئەوان هەم کاریگەریان لەسەر ماڵی سونە هەم کاریگەریان لەسەر ماڵی کووردا هەیە. کەواتە نێو ماڵی سونە ژێکێکە لە کێشەکان. بێگومان ئەمە کێشەیەکە بۆ ئەوانیش وەزەرەر و زیان لەوانیش دەدا. باشە دکتۆر، باس لە سێ سیناریۆ دەکرێت یەکێک لەوانە ئەوەیە کە دادگای فیدرالی ئەم بابەتە یەکلایی بکاتەوە. پێشبینیەوەکەن کە دادگای فیدرالی تەداخلی ئەم بابەتە بکات؟ باوەڕ ناکەم لەبەرەوەی ئەمە لە پسپۆری ئەواندا نییە و ئەمەگەر زۆر بکرێت دەبێ پەیڕەوی ناوخۆی پەرلەمان هەموار بکرێتەوە. مادەی 12 وەکو حەلبوسی بەخۆی داوای کردبوو بەڵام ڕازی نەبوون چۆن پێویستی بە تەوافقێکی سیاسی هەیە. ئەم هەموارکردنی مادەی 12 وا دەکا کە ئەگەر هاتوو هیچ یەک لە کاندیدەکان زۆرینەیان بەدەست نهێنا بۆ سەرۆکی پەرلەمان دووبارە دەرگای خۆپاڵاوتن بکرێتەوە. ئەمە ئیزافە بکرێت چکە ئەمە ئێستا دووبارە خۆپاڵاوتنەوە نییە لە نظام داخلیەکەدا داوای ئەوە دەکرێت، بەڵام ئەوان ئێستا ڕازی نابن بەوە.
ئەگەر ئەمە بکرێ ئەمە لەوانەیە ڕێگایەک بێ بۆ دەرچوون لەو مەزەقە. باشە بەڵام جگە لەوە ژیانی مەندەلاوی دەڵێت کە هەتاوەکو سونەکان بە یەک کاندیدۆنێنە نێو پەرلەمانە ئەمە دانیشتنێکی دیکە ساز ناکەین بۆ ئەم بابەتە. ئەمەش دیسان ئەمە وەکو ئەوەی کە با بڵێن ڕێخستی دانیشتەکان بۆ خۆی ڕێکخاشتێکی باشە، بەڵام ئەویش دەزانێت کە سونەکان قەت ڕێک ناکەون لەسەر بۆچی سونەکان ڕێک ناکەون بۆ پێشتر لەسەر محەممەد حەلبوسی ڕێککەوتبوون. ئێستا کێشەکەی محەممەد حەلبوسیە کە دەیەوێ مەشەدانی دابنێت یان لایەنەکانی من پێم وایە دەستی دەرەچی لە ناو سونە هەیە کە وایان دەکات ڕێک نەکەون هەر لایەنەکە تیقتیغە دەدا بۆ ئەوەی بۆ بەلای خۆی وەڕابچێشێ. خۆ ئەگەر ئێستاوان بە شێوەیەکی دیموکراسی بکەن کوتلەکەی تەقدمی حەلبوسی زۆری نییە، یعنی دەبێ ئەم پۆستە بۆ ئەوان بێ ئەگەر بە شێوەیەکی دیموکراسی، بەڵام لەوانەیە دەستێکی دەرەشی بۆ ئەوانی دیکە بۆ لایەنی عەزم و حەسم و حەزم هەیە کە دەڵێن ئێوە زۆر ئێمە لەگەڵتان دەبین دەنگتان دەدەینێ و زۆر بەڵێنیشان پێدراخۆ بەڵێنیاندا بە محەممەد مەشەدانی بەڵێنیان پێدا لە ناو چوارچێوەی هەمانجی بەڵێنیان پێدا لە دەرەوە، بەڵام نە چوارچێوەی هەمانجی بەڵێنەکەی خۆی بردەسەر نەلایەنەکان دیکە. ئەگەر چوارچێوەی هەمانجی بەڵێنەکەی خۆی بردباوە سەر بۆ مەشەدانی خۆی ئێستا مەشەدانی دەرچوو بوو، بەڵام ئەوانش بوونە دوو پارچە وایان کرد کە تەواژنێکی وا دروست بێ هیچێک لەوان ئەم زۆرین هەیە بەدەست نەهێنن. باشە چی لە چارەنووسی ئەو پرۆژە یاسایانە دێت کە ئێستا لە نێو پەرلەمانە؟ ئەوان ئەگەر بیانە یەک لە هۆکارەکانی ئەوەی کە دەیانەوێت ئەم سەرۆکاتی بەدەستخۆیان بمێنێتەوە و سونەنەیە و سەرۆشی پەرلەمانەیە، یەک لە هۆکارەکان ئەوەیە هەندێک یاسایی کە لە بەرژەوەندی خۆیان هەیە بۆ خۆیان تێپەڕێن. چین ئەو یاسایانە؟ مەسەلەن یاسای باڵێن جەژنی غەدیر کە ئێستا لە گۆڕەیە، یاسای دیکە هەیە مەسەلەن یاسای نەوت و گازە، یاسای شتی دیکە زۆر شتی دیکە کە بە ویستی خۆیان دەیانەوێت تێپەڕێنن. زۆر سپاس دەکەم دکتۆر بەشیر حەداد جەگری پێشووی سەرۆکی پەرلەمانی عێراق. سپاس بۆ ئامادەبوونی لەگەڵم، دەستخۆش.